چاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە باز لە کاریگەریەکانی بوونی ئاژەڵە ماڵیەکان ئەکەین لەسەر دەرونی مرۆڤ بزانین چ کاریگەریەکدا ئەنێت و بۆ کامێک لە پەشێویە دەرونیەکان ئەتوانین سوودیان لێ ببینین. لە چارەسەرکردنی دەرونیە کە تەنها لە ڕێگەی گفتوگۆکردن و ڕاهێنانی تایبەتەوە ئەبێت کۆمەڵێک بابەتی دیکەش ئاوێتە ئەبێت کە یەکێک لەوانە چارەسەری هونەریە کە لە بەرنامەکانی پێشووترا باسمان لێوە کردو لە ڕێگەی وێنەکێشان و قەڵەمبۆیە و قوڕی سناعیەوە و هەروەها چارەسەرکردن بە یاری کە زیاتر تایبەتە بە مناڵان هەر لە ڕێگەی یاریکردنەوە هەوڵ ئەدرێت پەشێویە دەرونیەکەی چارەسەر بکرێت و هەروەها لە ڕێگەی میوزیکەوە ژەنینی میوزیکێکی تایبەت و کۆمەڵێک ڕاهێنانی تایبەت کە کەسەکە بە هاوکاری لەگەڵ چارەسەرکاری دەرونیە بە ئەنجامی ئەگەێنێت و لە پاڵ هەموو ئەمانەشا لە کوردستانە ئێستا چارەسەری بە هاوکاری وەرگرتن لە ئاژەڵمان هەیە کە بە ئەنجام ئەگەێنرێت کە ئەچینە لای بەڕێز خاتوو کوردستان محەممەد کە چارەسەرکاری دەرونیە و ڕاهێنراوە لەو بارەیە. لە پاڵۆ پێشکەوتنانەی کە لە بواری چارەسەرکردنی دەرونیە هەیە لە کوردستان بە خۆشحاڵیەوە جۆرێک لە چارەسەری کە چارەسەری دەرونیە بە هاوکاری ئاژەڵە ماڵیەکان بە ئەنجام ئەگەێنرێت ئەچمە لای خاتوو کوردستان محەممەد کە دەروونزانی کلینیکیە وەکو چارەسەرکاری دەرونی لەم بوارەیە کارەکات. سپاس بۆ قبولکردنی میواندارێک. سپاس بۆ بینەرانیش. سپاس. ئەو جۆری چارەسەریە چۆن بە ئەنجام ئەگەێنرێت؟ ینی ئەم ئاژەڵە ماڵیانە ئێوە چۆن ئەیانهێنە ناو پرۆسەی چارەسەرکردنی دەرونیەوە؟ زۆر باشە. پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە پێم خۆشە باسێکی ئەنیماڵ ئەسیستەنس تێراپی بکەم کە جۆرێک لە چارەسەری دەرونیە بە هاوکاری ئاژەڵ ئەم جۆرە چارەسەریە یەکێک کرد لەو جۆرە چارەسەریانەی کە ئێستا باوە لە هەموو دنیا چارەسەری بۆ نەخۆشیە دەرونیەکان پێدەکرێت و بە بەکارهێنانی ئاژەڵی ماڵی و ڕاهێنرا و یارمەتیدەری زۆر باشە کە دەتوانین لە زۆرێک لە گرفتە دەرونی نەخۆشیە دەرونیەکان بەکاری بهێنین بە ئامانجی ئەوەی کە لایەنی هەست و سۆزی و لایەنی مەعریفی و لایەنی کۆمەڵایەتی بەرەو پێشەوە بچێت. زۆر باشە. ئەگەر ئێمە بینە باسی جوابی پرسیارەکەی تۆ ئەوەی کە ئاژەڵە ماڵیەکان ئەتوانین دەچی جۆرە گرفتێک یاخۆت کێشەیەکی دەرونی بەکار بهێنین ئاژەڵە ماڵیەکان ئەتوانین لە زۆرێک لە نەخۆشە دەرونیەکان بەکاری بهێنین ئەوەی کە زۆرێک توێژینەوەی لەسەر کراوە کە ئەتوانرێ بەکار بهێنرێ لە خەمۆکی لە یەکێک لە گرفتە دەرونیەکان بە ناوی خەمۆکی ئەتوانین بەکاری بهێنین و دڵە ڕاوکێ و زەبری تەنگەژەی پاش زەبری دەرونی ئەمە جۆرێکە لە نەخۆشی دەرونی و لە مناڵانیشدا عادەتەن ئەو مناڵانەی کە کێشەی فرەجوڵی و کەم تەرکیزیان هەیە یاخود ئۆتیزمیان هەیە یاخود ئاستەنگیان هەیە لە فێربوون ئەمانە کۆمەڵێک گرفت و دەرونین کە ڕوبەڕووی مرۆڤێک ئەبێتەوە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئاژەڵەوە چارەسەری و هاوکاریان پێ بگەێنین. بۆ هەموو ئاستەکانی ئەم نەخۆش ئەم پەشێویە دەرونیانە ئەنەگەر خەمۆکێکە زۆر توندیش بێ چکە لە خەمۆکی توندا کەسەکە ئەڵێ من تااقەتی خۆمم نییە تااقەتی ئەوم نییە هەستم دەمونچاوی شمشۆم چ بگا بەوەی چکە ئاژەڵیش ئەبێتەوە ئاگاداری بیت. ئایا ئاستەکانی جا کراوەتەوە؟ ئێمە ئەم جۆرە چارەسەریە وەکو ڕێگایەکە لەوانەیە ئەگەر نەخۆشیەکە تون بێت پێویستی بە عیلاجی دەرونی هەبێت لەو حاڵەتەیە ئێمە لەگەڵ عیلاجی دەرونیە ئەتوانین لەلایەکی ترەوە ئەم شێوازە چارەسەری لەگەڵ بەکار بهێنین. کاتە بە چارەسەرکاری دەرونی لەگەڵا بێت واتە ئەبێت چارەسەرکارێکی دەرونی حتمەن هەبێت لەم پرۆسەیە چونکە کەسانێک کە پسپۆڕ و شارەزای ئەم بوارە نەبن ناتوانن بە شێوازێکی تەندروست و باش مامەڵە لەگەڵ ئەم جۆرە ئاژەڵە ماڵیانە بکەن و بۆ چارەسەری بەکاری بهێنن و کاتێک کە کەسێک کە خەمۆکی یاخود نەخۆشیەکی زۆر تونی هەیە ئەوەی کە باست کرد کە لەوانێن نەتوانێت بچێتە ئیشەکانی خۆی ڕای بکات جای ئەوەی کە ئاژەڵێک بەخێو بکە ئێمە سەرەتا بەو شێوازە ئەرکە قورسی ناخینە سەرکە قورسا یەک بێ بۆ سەر ئەو وردە ئێمە ئەتوانین ئەم شێوازە چارەسەری بەکار بهێنین و لەگەڵ ئەوەشە پێویستی بە دکتۆرێکی دەرونی لەوانەیە هەبێت بۆ
ئەگە دەرمانی پێویست ئەگەر دەرمانی پێویست ئۆکەی کاتە ئێوە ئەبێت چارەسەرکاری دەرونیم ئاژەڵە بەکار بهێنێت یان بە یارمەتی ئاژەڵەکە لە پرۆسی چارەسەریەکەیە چکەسە زۆر کەس ئەخێنێتەواڵێ لە ئینتەرنێت و لە یوتیوب باز لە ئاژەڵەکەن کە زۆر باشە بۆ گرفتی دەرونی کاتە هەرەوە نییە من ئاژەڵەکە بکڕم و خۆمی پێ بخافڵێنم و یاری لەگەڵا بکەم کاتە پێویست بەوە کات کە کۆمەڵێک تەکنیک هەیە بتوانن ئەنجامی بن و کاریگەری لە سەریاندا بن ئەگەر بتوانی بە نمونەیەک بۆم باس بکەیت کە بەڕێستان لە دەستگای ژیان کارەکەن کە یەکێکە لەو دەستگایانەی کە بە خۆشحاڵی و توانیوێتی ڕاهێنان بە کۆمەڵێک چارەسەرکاری دەرونی بکە لە بواری چارەسەری بە هاوکاری ئاژەڵ نمونەیەکمان بۆ باس بکەی بۆی هەم چارەسەرکارانی دەرونی دەرون ناسان کە لەو بوارەیان وام بینەرانیش بتوانن زانیاری وەربگرن. باشە یەک لەو شێوازی کە ئێمە بەکاری ئێنین بۆی کە سەرەتا باسم کرد بۆ خەمۆکی سوودێکی یەکجار باشی هەیە ئەتوانین سەگ یاخود پشیلە بەکار بهێنین و ئەم شێوازە چارەسەریە ناتوانرێت بە شێوازێکی عشوایی بەکار بهێنێ بەڵکو بە شێوەی تەدریجیە پێویستی بە جەلەسات هەیە بۆ نمونە من خەمۆکیم هەیە چۆن ئەم تەمرینم لەگەڵا بە ئەنجامەیە من کەسێکی خەمۆکم ڕەشبینم ناومێدم تااقەتی هیچ ئیشێکم نییە بیکەم شتەکان هەمووی دوا ئەخەم ئەلبەتە کە دەست پێ ئەەکەی جەلەسەکان نهێنی پارێزی و یەکتری ناسین کە ئەگەیتە ئەوەی ئاژەڵم لەگەڵا بەکار بهێنیت هاوکاری لە ئاژەڵ وەربگریت بۆ نمونە چۆن دەست پێەکەیت زۆر باشە ئەو کەسی کە خەمۆکی هەیە عادەتەن زۆر جار لەلایەن دەوروبەرەکەیەوە زۆر جار لۆمەی ئەکرێت لەسەر ئەوەی بۆچی بۆ شێوازی بۆچی تەمەڵی بۆچی ئیشەکانت ناکەی بۆچی وەکو پێشووتر نەماوی بۆچی وا بیر ئەەکەیتەوە یعنی لەوانەیە کۆمەڵێک شتی ناخۆش وە کۆمەڵێک فشاری دەرونی زیاتری بۆ دروست ببێ لەلایەن دەوروبەرەکەیەوە کاتێک کە ئەزانی کە کەیسێک لەو شێوازەیە ئێمە چی لەگەڵ ئەەکەین بۆی کە تۆزێک ئەم فشاری کەم ببێتەوە ئەم سترێس و دڵڕاوکەی کەم بێتەوە هەم بەهۆی ئەوەی کە هەستکردن بە تەنیاییەکی زۆر لە ناخیا تێبینی ئەکرێ و هەم ئەوەی کە ئەڵێ هیچ کەس لێم تێناگا لەوەیە کاردانەوەی بەو شێوازە نەبێت لە دەوروبەرەکەی بەڵام ئێمە کاتێککە باسی جۆرێک لەو شێوازە چارەسەری بۆ ئەەکەین بە خۆشحاڵیەوە بەرەو پێشەوە ئەچێ و ئەشێوێت بەرەو پێشەوە کاتە هاوڕێیەکی بۆ دروست ئەەکەیت و ئەتوانین بڵێن ئەتوانین لەو ماوەی چارەسەریە هاوڕێیەکی بۆ دروست ئەەکەین کە پەیوەندیەکە کە جیاوازتر لە پەیوەندیەکانی ترە و زۆر جار لەوانەیە ببێتە جۆرێک لە سێڵفکێر واتە خۆپارێزی لە ئەوەی کە تووشی خراپتر نەبێ و بارودۆخی باشتر ببێ زۆر ئەو کاتێک کە کەسێک دێتە لامان پێی ئەڵێن کە ئێمە شتێکی لەو شێوەمان هەیە ئەوش بە خۆشحاڵی و قبوڵی دەکا و یەکەمین شت کە ئێمە لەگەڵ ئاژەڵەکەی لەگەڵ بەکار ئەهێنین لە دوورەوە ئەڵێن سەیری بکە کاتێک کە سەیری ئەکات بۆ نمونە پشیلەیەکە یاخود سەگێکە لەوێ هاتوچۆ ئەکات ئەو پشیلانەی کە بۆ چارەسەری بەکاردێنرێ عادەتەن ڕاهێنراون و ڕاستەخۆ بەرەو ڕوود دێن کە زۆر کۆمەڵایەتین ئەیانەوێ هاوڕێیەتیان لەگەڵ دروست بکەیت ئەمانیش کە ئەم شتە ئەبینن هەست بە خۆشحاڵی ئەکەن و ئەیانەوێ بچن دەستیان لێ بدەن یاخود شتێک و پێش ئەوەی کە دەست لێدان دەست پێ بکە ئێمە خواردنی پێ ئەدەین منێک کە خەمۆکیم هەیە هەستەکەم کە کەس جاندارێک بەرەو ڕوومیە هەستی قوبولکردن و هەستی گرنگبوونم بۆ دروستە بێ هەزۆر جارڵێن ئەوە منی خۆش ئەوێ ئەوە مرتاحە لەگەڵ منە کاتێککە ئەو ئاژەڵا بەبێ هیچ شتێک بەبێ ئەوەی کە ڕەنگی پێستی شێوەی ڕوخساری بەبێ هیچ حکمێک لەسەر ئەو کەسە گرنگی پێ ئەداوە کاردانەوەی ئەبینێ ئەمیش هەستەکە کە قبول کراوە هەستەکە کە کەسێکە بەبێ هیچ ویستراوە و کاتێکی بەرکەوتەی ئەبێت وە خواردنی پێ ئەدا هەستەکات کە کاردانەوەی بی هەیە و دڵخۆش ئەبێت لە ڕێگەی ئەوە زۆر گۆڕانکاری لە شێوەی دەموچاوی تێبینی ئەەکەی و لە هۆرمۆناتەکانی جسمی و کاتێککە سەیری فێسی ئەەکەی سەیری ڕوخساری ئەەکەی گەشاوی یەکی کاتە ناڕاستە و خۆیە ئەو هەستی قوبولکردنەی بۆ دروست ئەبێ
لەبارەی ئەو دواخستنی ئیش و کارانە نەبوونی تااقەت و وزە بۆ ئەنجامدانی ئیشەکان کە لە خەمۆکییا دروست ئەبێ دیسان ئەم ئاژەڵام پشیلێ چۆن ئەتوانێت یارمەتی بات. پشیلە ئاژەڵێکی کۆمەڵایەتیە و جوڵەی زۆرە و ئەوێت داوات لێ ئەکا کە تۆ شتی بۆ بکەیت جبارت ئەکا کە بجوڵیت ئەمە شتێکی زۆر باشەکە یارمەتی دەرە لەو کەسانە کاتێک کە تۆ ئەبینی پشیلەکە دڵی خۆشە ئەم کاردانەوەیکی دڵخۆشی لێ ئەبینی و تۆش هەست بە بەرپرسیارەتی زیاتر ئەەکەی بەرامبەر بەوەی چونکە زۆر ڕۆحێکی زیندوو خەریکە پەروەردە ئەەکەیت و گرنگی پێ ئەدەی و پێویستی بە تۆیە لەو کاتەیە لا ئیرادی خۆت بە گرنگی خۆت ئەەکەیت و حەزەکەی بچیت یارمەتی دەری ئاژەڵەکە بیزیاری لەگەڵ بکەی لەبەرەوەی ئەم شتە ئەم چێژە بۆ هەردوو لایەنە هەم بۆ ئاژەڵەکەی و هەمیش بۆ ئەم مرۆڤەیەکە لەگەڵی مامەڵاکات. بڵزەبێت ئەوەی کە لای منیش زۆر نوێ بوو ئێمە لە چارەسەرکردنی دەرونیە کاتێک کە تەمرین ئەین بە کەیسەکە مثلەن پێی ئەڵێ ئەم ڕاهێنانە بکە لەم هەفتەیە یا بۆ نمونە هەموو ڕۆژەگەڵ بە سعات ئەوە نەهستی هیچ نەبێ زەڵاتەیەک دروست بکەی زۆر جار بە ئەنجامی ناگەێنێ چکە قورسە بەڵام کاتێ ئاژەڵەکەت لەگەڵایە ئیجباریت ینی مەجبوریت ئەمەی بۆ بە ئەنجام بگەێنیت کەواتە وەکو ئیجبارێکی خۆش ینی هەم ئیجباری بۆی بکەی و هەم چێژیشی لێوەرئەگری زۆر باشە. من ئەچمە لای بەڕێز دکتۆر سەلاح نەدیمی کە پزیشکی ڤێرتنەریە باسمان بۆکە دەربارەی کاردانەوەی خەڵک چۆنە لە ئێستایا بۆ ئاژەڵە ماڵیەکانەوە چۆن توانیویانە سوودی لێ فەرهەنگی بەخێوکردنی ئاژەڵی ماڵی لەکوێوە دەستی پێ کردووە زۆربەی هاوڵاتیان پێیان وایە ئەمە فەرهەنگێکی غەربیە و تازە هاتۆتە ناو خۆمانەوە. ئەچمە لای بەڕێز دکتۆر سەلاح نەدیمی کە پزیشکی ڤێرتنەریە سوپاس بۆ قبوڵکردنی میوانداریەکە. دکتۆر ئەگەر بۆمان باس بکەیت مێژووی ئەم ئاژەڵ بەخێوکردنە لە نێو ماڵە بۆچی ئەگەڕێتەوە ئایا فەرهەنگێکی غەربیە یان هەر درێژکراوەی ئەوەیە کە لە گوندەکان و لە لادیەکان خەڵک قاز و قوڵنگ و جوچکەی بەخێو کردووە؟ بەڵێ زۆرتر ئەگەر بیری لێ بکەینەوە خەڵکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت شەرقی ئاسیا بیر لەوەکەنەوە کە ئەمە فەرهەنگێکی غەربیە بەڵام ئەگەر زۆر سەرنجی مێژوو بین مرۆڤە کۆنەکان مرۆڤە پێشووەکان حتمما لە ناو ماڵیانە بە پێی پێداویستیەکانێک کە خۆیان هەیەە بە پێی ئەو وەزعی ژیانیان کە چیان هەیە و چیان نییە و تایبەتمەندی هایەکە کە لە ژیانی خۆیانە بووە ئاژەڵیان بەخێوە کردووە یەکێ لەو شتانە گورگ بووە کە وردە وردە بەخێوی کردووە و توانیویەتیە ماڵی بکات بەڵام هێشتاش کە گورگ هەر وایلد ئەنیماڵە نەبووە بە ماڵی وەکو بڵێن ئەم حاڵەتە کە مۆدێرنە بەخێوکردنی ئاژەڵی ماڵیە ئەمە زۆرتر لە قەرنی حەڤدە و هەژدەی زاینیە دەستی پێکردووە لە ئەوروپایە و ئەمە ئێمە ئەیبینین کە لە ماڵی پاشاکان و شازادەکانە ئەم شتە هەر بووە لە وێنە کێشراوەکانیشە بینراوە بە تایبەتی وێنە هەڵکۆڵدراوەکان کە سەیری شوێنە مێژوویەکان ئەەکەی ئاژەڵی تیایە بەڵێ بەڵێ ئۆکەی کەواتە ئەمە مێژوویەکی کۆنی هەیە ئەی لە ناو کووردا کە بەڕێستان وە ئەزمموی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستش باشووری کوردستانتان هەیە ئایا ئەم ئاژەڵە بەخێوکردنە هەر درێژکراوەی ئەو کللتورە دێهاتیەیە کە هەمان بووە ئاژەڵمان بەخێو کردووە یاخود جیاوازتر ئەوەی کە ئێستا ئەکرا؟ بەڵێ لە لایەنێکەوە ئەتوانین بڵێن حتمما بەشێکە لە مێژووی خۆمان ئەمە ئەو شتێک کە حاڵەتێکی سنەتی هەبووە ئێمە بەردرێژایی مێژووەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت بین و نەهرەین بەخێوکردنی ئاژەڵ وەکو پێداویستیە بۆ خۆی ئەمە هەر بووە بەڵام هەر پێشتریش کە باسی ئەوەم کرد وەکو حاڵەتی مۆدێرنەکەی وردە وردە لە دەرەوەی وڵاتەوە هاتووەتە ناو کەواتە ئەوەی کە لە ڕابردووە هەبووە بۆ خۆپارێزی توانیویانە بەکاری بهێنن یعنی وەکو ئەوەی کە هەست بکەن قووەتێکیان هەیە و پاوەری خۆیان نیشان بن هێزی خۆیان نیشان بن
ئەی لە ئێستەیە لە ئێستەشا هەمان شتەیان جیاواز لە ئێستا زۆر جیاوازترە لە ئێستەیە ئەگەڕێتەوە بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکە کە هەیە هەرچەندە پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو مرۆڤەکانە زۆرتر بێت ئەو بەخێوکردنی ئاژەڵە تا ڕادەیەک بە ئاستێکی بەرزترەکە لە ئاستێکی قانونیە بڵێن لە ئاستێکا کە هیچ زەرەر و زیانێکی نەبێت بەڵام وەکو ئەوەی کە بڵێ ئەمە وەکو پێش و حاڵەتێکی ترێدیشناڵی هەیە سنەتی هەیە نە ئێستا خەڵکانێکی زۆر ئاژەڵ بەخێوەکەن هەموو پێداویستیەکانیشی بۆ دابینەکەن بەڵێ مەسەفی هەیە خواردنی هەیە بۆ پارێزگاری لە نەخۆشینەکان زۆر شتیان بۆ دابینەکەن سەرداری نەخۆشخانەکان ئەکەن و زۆرترین کاتیشی بۆ تەرخانەکەن و ئەمە هەستێکی زۆر خۆشیان پێبەخشێت زۆرتر ئەو کەسانەی کە ئاژەڵی ماڵی بەخێوەکەن پۆزیتیڤترن لە نێو کۆمەلگایە شادترن لە نێو کۆمەلگایە بەتایبەت ئەگەر باس لەم شتە بکەین بۆ چ تەمەنهایەک چ تایبەتمەندی هایەکی هەیە ئەتوانین ئەگەر باسی بکەین بۆ منداڵەکان بڕێکشت فێری منداڵەکانەکات یەکێ لەو شتانەوەیە کە منداڵەکان فێری مراقبەت ئەکات فێری بەخێوکردن ئەکات بەڵێ چاودێری ئەکات فێری ئەو شتانەیانەکات یەکێتر لەو شتانە ئەوەیە کە فێری مەسئولیاتیانەکات ئاژەڵێکی ماڵی کە یێتە ماڵێکەوە منداڵێک لەگەڵ یا ڕابوێرێ لەگەڵ یا قسەکە لەگەڵ یا یاری ئەکات ئەمانە باس لەوە ئەکات کە مەسئولیاتی ئەخاتە سەرشانی ئەو منداڵە و بۆ دوایی ئەو منداڵە لە نێو کۆمەلگایە ئەتوانێت مەسئولیاتی خۆی باشتر بەڕێوەبات کەواتە ئەتوانرێت سوودی لێ وەربگیرێت لەوەی کە هەستی بەرپرسیارەتی هەڵبڵێ کەسەکە باست لەوە کرد کە زیاتر مناڵانیش دێن کە سەردانی ئێرەکەن ئێستا فکرەیەکی ئەوە لە ناو خەڵکا بەربڵاوە زۆرینەی و دایک و باوکانی کە مناڵەکانیان زۆر ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان بەکارەهێنن دێن و ئەڵێن ئاژەڵێکی ماڵی بۆ بکڕین تێبینی ئەوەت کردووە لێرە کە مناڵەکان بێن و گوێت لەوە بۆ دایک و باوکەکان باز لەوە بکەن لەوەتی ئەم ئاژەڵە ماڵی هەیە دوورکەوتۆتەوە لە یاری ئەلکترۆنیەکان بەڵێ حتمما هەروایە ئەگەر باز لەوە بکەین کە لە چ تەمەنهایەکە مرۆڤەکان حەزیان لە ئاژەڵە بەتایبەت لە منداڵانە زۆر زۆرترە وەکوەیە کە منداڵان وەویلکیەک یێرن لەگەڵ یاری ئەکەن یان هەر ئەو بەجیاتیەوەی کە ئەو ئایپادە خەریکی بازی ئەلکترۆنیکی ئەوانە بن بەخێوکردنی ئاژەڵ یاری لەگەڵ ئاژەڵ بە پێی قانون و یاسایەکی خۆیەوە ئەمە ئەتوانێت زۆر جێگیرەوەی ئەو شتانە بێت زۆر جار باز لەوە ئەکرێ زیاتر ئەو کەسانەی کە تەنیان حەزەکەن و تەنیایی خۆیان لەگەڵ ئاژەڵە پڕ بکەنەوانەیە کە ئەمە زیاتر باز لە خەڵکی ڕۆژئاوا ئەکرا ئەوەنە تەریاییان هەیە بۆیە ئاژەڵ بەخێوەکەن ئایا لێرەشە بووە بە پڕکەرەوەی ئەو تەنیایی کە کەسەکە هەیەی بەڵێ زۆر جار هەروایە یەکێ لەو ئامانجانەی کە ئاژەڵەکان زۆرتر بەخێو ئەکرێن لە ئێستاە ئەوەیە کە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هەرچێکە لە نێوان ئینسانەکانە زۆرتر بێت ئەو بۆشاییەی کە بتوانێت حیوان یان ئاژەڵ بەخێوە بکەیت کەمتر ئەبێت بەڵام کە مرۆڤەکان زۆرتر لە یەکتر دوورەکەونەوە وەکو جێگیرەوەیەک ئەبێ ئەمە دابین بکرێت بە تایبەتی لە ئێستەیە کە زۆر کێبەرکێ و هەستی ناخۆش وەرەگرن مرۆڤەکان لە یەکتری زۆر جارەڵێن ئاژەڵە بێ زمانەکە لەگەڵ یا هەڵکەیت ئارامترە مرۆڤ بەڵێ ئاژەڵی ماڵی قسە ناکات ڕخنە ناگرێت شەڕە قسەی نییە دەمە قسەی نییە ئەم شتانە و ئەو کەسانە کە بەتایبەت ناڵێم هەموو کات وایە بەس لە بڕێ جارە هەروایە کە بۆشایەکیان لە ناو ژیانیانە هەیە کێشێکیان لە ناو ژیانە هەیە پێیان باشترە زۆرترین تەعاملە لەگەڵ ئاژەڵەکەی خۆیانە ببێت لە ماڵەوە بۆ یەکە لە جیاتی ئەوەی کە بڕۆنە دەرەوە تووشی ئەو ململانێ و تەداخل و ئەوانە بن بەڵێ لەو شتانەیە زۆرتر ئەتوانین بۆ کەسانێک کە تەنیاییان پێخۆشترە ئاژەڵیشیان پێخۆشترە بێت بەڵام ئەوە باس بکەین کە
ئەمە نابێتە جێگیرەوەی پەیوەندی مرۆڤەکان. ئەمە لە حاڵەتێکایە کە ئێمە لە ئاستێکا بڕۆینە سەرەوە لە ئاستە زیاتر نەڕۆین. ئەمە ئەتوانێت تێبینیەک بێت بۆ دایکان و بۆ باوکەکان بە تایبەت ئێمە ئەبێ ئەوە بەرچاو بگرین کە تەمەنی ئاژەڵەکان زۆر کورتترە لە تەمەنی ئینسان. ئێستا سەگ و پشیلێک تەمەنی 10 ساڵ 12 ساڵ زۆر بڕوا بۆ 15 ساڵ کەیتر ئەمان ئێمە بێبی لەوە بکەینەوە کە ئەم ئاژەڵە ڕۆژێک نییە ئەوە ئەتوانێت خۆی کاریگەریەکی خراپی هەبێت. ئەمە ئەگەڕێتەوە بۆ کولتورەی کە پێش ئەوەی کە ئاژەڵەکە ئێمە بەخێو بکەین زانیاریمان وەرگرت بێت. ئێمە نابێ هەر بەس لە سۆشال میدیای شتێکە بینین ئاژەڵێکە بینین یاریەکە کات پێمان جوانە پێمان خۆشە و لە ڕووی ئەم شتەوە وەکو تەقلید بین بیکەین و ئاژەڵێ بێرین بەخێوی بکەین و ئەگە زانیاریمان لەسەر پێداویستیەکانی نەبێت ئەگە زانیاریمان لەسەر تەمەنی نەبێت و کاریگەری دەرونی دابنێت چون خەڵکێکی زۆر هەیە کە بەس بۆ چرکەیەک حەزی لێ ئەبێت کە دوایی هێنێ بەخێوی کە ئەزانێ ئەرکی قورسە دوای ئەی بەخشن بەڵێ هەنێ فەیسبوک هەیە وێنەکەی داانێ ئەڵێ من سەگێکیان پشیلەیەکمە هەیە ئەمێ بیبەخشن یان بە بۆنەی دەوامی زۆری خەڵکەوە کە 8 سعات لە دەوامە ناچارە بێ بیبەخشێت چکە ناتوانێت بەخێوی بکات. بەڵێ جارو هەیە کە ئاژەڵەکە نەخۆشەکەوێت ئەو جوانەی پێشتری نامێنێ زەعیف ئەبێت بەڕاستی ئەمە ئەبێتە هۆکارێکی دڵساردبوونەوە لەو کەسانەیە کە پەیوەندیەکی زۆر بەقەوەتیان نییە لەگەڵ ئاژەڵەکەیە چونکە پێشتر زانیاری باشیان وەرنەگرتووە لە پێداویستیەکانی ئەم ئاژەڵە. جاروا هەبووە کە ئاژەڵێ نەخۆش بووە بۆ مانگێ نەخۆش بووە کە هێناویانە بۆ خەستەخانەیەک کە باسی لەیەکە کە ئەم نەخۆشینە ئاوایە عیلاجەکەی درێژخایەنە یان تێچووی هەیە بەڵێ ئەو کاتەیە کە خاوەن ئاژەڵەکە هەست بیر لەوە کاتەوە کە شوێنێک هەیە کە ئەمە ڕابگرێت ئیتر من توانای ئەوەم نییە بۆ هەمووان وەکوەوەی کە باسم کە پێشتر ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتەی کە پێشەوەی قەرار ئەیات. بەڵێ ئۆپی کە دکتۆر سەلاح باسی لێوە کرد لە ئێستایا خەڵکی زۆر داواکاریان هەیە لەسەر ئاژەڵە ماڵیەکان و ئەیانەوێ هەیەیان بێت و بە تایبەتی بۆ مناڵانیش زۆر حەزیان لێیە وەز کێشەی زۆرینەی دایک و باوکانی ژوانەی کە ناتوان کۆنتترۆلی ئایپاد و مۆبایلی مناڵەکانیان بکەن زایان توانین لە چڕێکە سوودی لێ بێن. ئایا ئەتوانرێت بڵێن ئاژەڵێکی ماڵی بۆ بکرێت بۆی دوورکەوێتەوانێت لەو زۆر بەکارهێنانەی یاری ئەلکترۆنیەکان؟ ئەکرێت زۆر باش بێت لەم لایەنەوە چونکە سروشتی مرۆڤ بەو شێوازەیە حەزەکات بچێت بەلای شتی زیندووە وەک لەوەی کە شتێکی نازیندووە شتێک کە ئالەتێک بێت کاتێک کە ئاژەڵێکی ماڵی یاخود تەیرێک یاخود باڵندەیەک بۆ مناڵەکەت ئەهێنی لەوانەیە هەستێکی خۆش بۆ ئەو مناڵە دروست ببێ و زوو بچێتە لای ئەوەی وەک لەوەی کە بچێ بەلای ئایپاد ئەفلام کارتۆنێک ببینە یان یاریەک ببینێ کەواتە ئەو بەرکەوتن و بینینی گۆشە جیاوازەکان ئەمە گرنگە چکە ئەو یاریەی کە لە ئایپاد و مۆبایلەکەی خۆ تۆ ناتوانانی خواردنی بیتێ بەڵام ئاژەڵەکە تۆ ئۆتوانی هەستی بەرپرسیارەتێکت بۆ دروستە بێت. ئەماژەت بە شتێکی جوان کرد ڕاستە ئەوەی کە لەو پرۆسەیە ئەبێت گرنگە کە ئەو مناڵە ئەتوانی هەندێشت وەکو بیکەیت یعنی هەست و سۆزی تایە ڕفتاری تایە بەڵام بەرامبەر ئایپادێک ناتوانێت ئەم شتانە بکە بۆ من ئەتوانێت خواردندا بە ئاژەڵەکەی ئەتوانێت خواردندا بە باڵندەکەی و باڵندەکەی دڵخۆشە بێ یاری لەگەڵ ئەکا ئەتوانێت بەڕاستە و خۆی یاری لەگەڵ یاری لەگەڵ شتێکی زیندووە ئەمە ژوای لێ ئەکات کە هەستێکی دڵخۆش بوون لە مناڵەکەیە دروست ببێت و لەوانەیە مەڵێک هۆرمۆن دەربدرێکە کاتێک دەست لە باڵندەکەی یاخود ئاژەڵەکەی دەردەدرێکە هۆرمۆنێکی زۆر گرنگە ئەمیش هۆرمۆنی ئۆکسیتۆسین ئەو هۆرمۆنە زیاتر دەرئەدرێت لە بەرکەوتنی نێوان دوو زیندەوەر زۆر جار لە بینی دایک و مناڵە کاتێکە دایکەکە شیر بە مناڵەکەی ئەدا هەستێکی دڵخۆشی بۆ دایکەکە دروست دەبێت هەستی خۆشەویستی و خۆشبیستراوی بە هەمان شێوە کاتێککە پەیوەندی لەگەڵ ئەو باڵندەیە یاخود ئەو ئاژەڵە ماڵیە دروست ئەبێت
ئەم خۆشیە ئەم هەست بە خۆشویستراوی و قبولکراویە لە لای مناڵەکە دروست ئەبێ و بەردەوام ئەبێت لەسەری. هەرچەند ئێستا حەق تەراپی هەیە چارەسەرکردنی باوەش کە کەسەکان ئەتوانن باوەش بکەن بە یەکتریە ئەلبەتە ئەمانە لە ڕۆژئاوا بەکارێت بەڵام ئەشتوانین هەر لە ناو خێزانەکانە باوەشکردن بە یەکمان هەبێ کە هەستێکی خۆشیمان ئەیەتێ بە تایبەتی لە بۆ نەخۆشەکانە بە تایبەتی لە تەعزیەکانە ئەو هەستی باوەش پیاکردنە هەستی ئەمنیەتت ئاەتێ هەستی قبولکراویت ئاەتێ لەلایەن کەسەکەەوە کاتە و کەسانە زۆر بەختەوەرن کە لە گوندەکانە ئەژین و هێشتا هەرچەند لە گوندەکانی جەسە کەمتر ئاژەڵ بەخێو ئەکەن بەڵام هیچ نەبێ مەساحەیەکی زۆرتریان لە بەردەستایە ئەتوانن قاز و قوڵنگ و مریشک و کەڵەشێر و ئەمانەیان هەبێ وەک لەوەی کە تۆ لە شارێکی قەرەباڵغا بژیت لە شوقەیەکی بچووکای لەوانەیە ئەگەر کەروێشک بەخێو بکەی شوێنت نەبێ یان ئەگەر باڵندێک بەخێو بکەی ناچاربی لە قەفەسێکی زۆر بچوو کاتای بنەی کەواتە ئەو کەسانە توانین بڵێن لە ئارامێکی دەرونی باشتران بە بەراورد بەوانەی لە شارەژین بەتەکیید ناتوانم بڵێم وایە لە بەرەوەی توێژینەوەیەکمان نییە کە ئەم شتە بسەلمێنێت بەڵام ئەمانەی کە لە گوند بەخێوی ئەکەن زیاتر بۆ لایەنە ئابوووریەکەی ئیسفادە ئەکەن ڕاستە لەوەی لەلایەنی دەرونیشەوە کاریگەری لە سەریاندا بەیانیانە بێ زوو هەستێ ڕاستەیری کە پاکی کاتەوە بڵێ وەکو ئەرکێک زۆر جار ئەیبینین بەڵام کاتێک کە وەکو ئەوەی کە شتێکی کە خۆش بێت و چێژی لێ ببینێ ئەمە ئیسفادەیەکی زۆر باشی ئەبێت بۆیان و ئەمە ژوا دەکا کە بەرەو لەلایەنی دەرونیەوە کەمتر تووشی کێشە و مەشاکی لە دەرونیەکان بێوەک لەوەی کە لە شارە لەو فۆزایی کە شار و شوێنە قەرەباڵخەکاندا هەیە کەمتر لە گوندەکان تێبینی ئەکرێت لە بەرەوەی هەوایەکی پاکەیە لە بەرەوەی زۆر ئاژەڵی جیاواز هەیە حتمما کاریگەری خۆی هەیە بەڵام وەگەوەی کە زیاتر ئەمان گرنگی بەلایەنی ئابوووریە کە ئەدەن وەکو لەلایەنی دەرونیەکەیە زۆر باشە کەواتە هەر خودی بەخێوکردنەکە هەستی بەرپرسیارەتەکەی کە ئەیان بێت ئەو ئارامیەیان پێ ئەیات یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە بەڕێستان باسی بکەن لە یەکێک لە بەرنامەکانی ترا خاتو کوردستانمان لەگەڵ و زۆر جوان باسی ڕاهێنانی تێڕامانی کرد کە لە ڕێگەی بینین و بیستن و هەستەکان و چۆن ئارامیت بۆ بگەڕێتەوە ئایا چۆن ئەتوانی لەگەڵ ئاژەڵە ئەم تێڕامانەمان هەبێ ئایا هەر بینینەکەی و دەستلیانەکەی ئەتوانێ و هەستی ئارامیەمان باتێ بۆ وانەی کە دڵە ڕاوکیان هەیە یان گوێگرتن لە دەنگی ئاژەڵ ئەشتوانین بڵێن زیاتر باڵندە لەوانەیە هەستێکی خۆشمان باتە ئەتوانین بڵین سوودێکی یەکجار زۆری هەیە بە تایبەت بۆ تێڕامان ئەتوانی پێویست ناکات تۆ بچیتە دەرەوە لەو کاتەیە لەوەیە ئاژەڵێک باڵندەیەکی ماڵی بۆ تۆ کاتێک کە بەیانیان هەڵستی ئەم ئاژەڵە ئەخوێنێت یعنی خۆی کاتێک کە هەڵ ئەستیت و گوێت لەو دەنگە ئەبێت جۆرێک لەوەی کە وردە گەڕانەوە بۆ هەستەوەرەکانی خۆتە گەڕانەوە بۆ ئێستەیە و هەستێکی دڵخۆشی دروست ئەبێ لەوانەیە حەسکەی بچی دەستێکی پێدابێنی دەستێک بە ئاژەڵەکەت یاخود خواردنی پێ بدەیت ئەمانە چی ئەکات هەمووی گەڕانەوەی ئەو هەستەوەرانەیە کە پێشووتر و لە کەیسێک کە دڵڕاوکەی هەبووە یاخود خەمۆکی هەبووە زۆر جار ئەم هەستەوەرانیان کەمترە و سڕە زۆر هەست بۆ شتانی دەوروبەری ناکە ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لە هەنگاوەکانی کە یارمەتی دەرێکی زۆر باشە لە تێڕامان توانین یاخود ئەتوانین کاتێک کە سەیری ئەەکەی سەریەوە ئاژەڵە ئەەکەیت ئەجوڵێتەوە ئەڕوات یاخود دێتە سەر دەستێت یاخود دێتە سەر شانت ئەمانە جۆرێک لە ئارامیەکی دەرونی بۆ ئینسانەکە فراهم دەکات ئەتوانین بڵێن بۆ کەسانەی کە زەبری دەرونیان هەبووە ڕووداوێکی زەبراوی ناخۆش دەست درێژی تونند و تیژی عادەتەن ئەو سڕبوونی هەستانە زیاتر لەوانە دروست ئەبێ لە خەمۆکیشە ئەمەمان بۆ دروست ئەبێ لە خەمۆکی توندە کاتە بۆ ئەو دوولایەنە زۆر گرنگە ئەو جۆرێک لە ڕاهێنانکردنەوەیە بەو شتانەی کە ئەیبینین ئەشتوانین بڵێن یینەوە ئێستا ینی ئێستا ئەم ئاژەڵە ئەبینم دەستی لێ ئەم تۆزێ دا ئەبڕێم لە یادەوەریە ناخۆشەکانی کە لە ڕابردوو هەیە بەتەکیید کاتێک کە دەست لە ئاژەڵەکە ئەدەی دابڕانێک ڕوو ئەدات لەو شتانی کە لە ڕابردووەوە هەستێکی خۆشحاڵی و هەستێکی قبولکرایی و هەستێکی
گرنگی پێدان کە مرۆڤ لە ناخیە حەزەکات گرنگی پێ بدرێ و ئەو هەستا پێم وایە ئەتوانین لە ئەم ئاژەڵێنەیە تێر بکەین کە هەموو مرۆڤێک پێویستی بۆ هەستەیەەکە تێر بکرێت بە تایبەتی لە دنیای ئێستەیە کە زۆر ململانێ هەیە لە نێوان مرۆڤەکان زۆر گلەیمان هەیە لەوەی کە هەموو پەیوەندیەکان بۆ بە بەرژەوەندی ئەتوانین یارمەتی لە ئاژەڵە ماڵیەکان وەربگرین ئەلبەتە فەرامۆشی نەکەین کە هیچ پەیوەندێک ناگات بە پەیوەندی نێوان مرۆڤەکان ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر سەلاح نەدیمی بزانین کەم یەک لە ئاژەڵەکان ئێمە ئەتوانین ماڵی بکەین و ئاسانترە بێ بۆمان وە چ کاریگەریەکدا. هەموو ئاژەڵێک ئەکرێت بکرێتە ئاژەڵی ماڵی یاسایەک هەیە کە زۆر کە زەبینین شێری هەیە مەیمونی هەیە نیان گورگی هەیە بە هیچ شێوازی هەموو ئاژەڵەکان ئاژەڵی ماڵی نین لە هەموو وڵاتانە یاسایەک هەیە بۆ ئاژەڵی ماڵی ئەمە بێ چاودێری بکرێ ئەمە بێ خەڵکان زۆر بیری لێ بکەنەوە هەر کە پێشتریش باسم کرد لە سۆشال میدیا ئەم شتانە ئەبینین نابێت تەسیری لێ وەربگرین هەروە کە ئاماژەتان پێ کرد بڕێک لە ئاژەڵەکان پێت نین باسم لە ئاژەڵی ماڵیە کەواتە پێت بەناویە بێت ماڵی ناکرێن بەڵێ ئەوانە ماڵی نین ئەوانە لە بەشی ئاژەڵی پێتان باشە یعنی ناتوانین لەگەڵ خۆتە ژیانیان بۆ دابین بکەیت ئەبێ حتمما لە شاخ و داخابن لە شوێنی ژینگەی خۆیان مەساحەکەی گەورەتر بێنە لە ناو شوقەیەک بێت وەکو نمونە ئاسکێکی کێوی لە کێوە جوانە لە شاخەکانەوە جوانە ژیانی خۆی باشتر لەوێ بەڕێوە بە یان پڵنگێک یان گورگێک ئێمە ئەمانە هەر وردە وردە ئەیبینی باشە بەڵام یاسایەک ئەبێ ببێت ئەبێ ئەمە وەکو پەروەردە دابین بکرێت بۆ منداڵان کە لە مناڵیەوە پەروەردە بکرێن بۆ ئەم شتانە یەکی لەو شتانەیە کە لە کۆمەڵگای ئێمەیە خەریکە زۆرتر ئەبێتەوە بەخێوکردنی سمۆرەیە سمۆرە زیندەوەرێکی زۆر جوانە زۆر شیرینە ڕادێ لەگەڵ ئینسانە بەس ئەمە خۆی سروشتی ئەوە نییە لەناو قەفەسێکە بێت زۆرینەی و ئاژەڵانیشە کە کێوین و بە زۆر ئەکرێن بە ئاژەڵی ماڵی لە دوای ماوەیەکەوە تووشی گرفت ئەبن ئەم گرفتانە ئەتوانێت گرفتی پەیوەندیکردن بێت پەرخاش بێت ئەم ئەتوانێت پەیوەندی ئەتوانین باس لە نەخۆشیەکانی بکەیت کە نەخۆشیەکانی ڕوو ئەیات سەر هەڵدێنێت و بڕێک لەوانە کە دووبارە هەرباسی بکەمەوە وەکو مەیمون زۆرترین نەخۆشینی گوازراوی هەیە بۆ ئینسان بێمەش ئەیبینین ئەمە بەشێک لە ژینگەی ئێمە نییە ئەم مەیمون زۆرینەی و ئاژەڵانە کە ئەکرێن لە دەرەوەی وڵاتەوە هێنن وەکو مەیمون بەشێ لە ژینگەی ئێمە نییە بەشی لە ژینگەی ئێمە خواردنی ئێمە شێوازی مامەڵەی کە ئێمەی هێنینە ناو ژینگەمانەوە وەکو بڵێم دەستدرێژیەکەین لە ناو ژینگەمانە دواییشە گرفتەکانی وردە وردە ئەبینین کاریگەریش لەسەر خۆماندا زۆر سپاس بۆ زانیاریەکان لە پاڵ ئەو گرنگی پێدانەی کە بە نێو ماڵ و کەلوپەلە گرانبەهاکانی ئین بۆ ئەوی هەستی دڵخۆشیمان باتێ کۆمەڵێک بابەتی دیکەژن کە ئەتوانن لە ئارامبوونەوەی دەروونمانە یارمەتیمان بن ئەوانیش گەڕانەوەیە بۆ سروشت بۆ گوڵ و گیا و هەروەها ئاژەڵ کە ئەتوانین لە چارەسەرکردنی دەرونیە سوودی لێ ببینین بۆ هیوایم دەروون دروستی ئەم جارە گرنگی بوونی ئاژەڵی بۆ ئێوە ڕوون کرده بێتەوە لە ئارامبوونەوەی دەروونمانە بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک.